لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم. کاک فارس میرخان بەڕێوەبەری بەرهەمهێنانی کارەبا بۆ وەکالەت لە هەرێمی کوردستان. کاک فارس زۆر بەخێر بێن. من باسم لە هەندێک لە پرۆژەکان کرد، هەنگاوەکان کرد، بەڵام بێگومان پرۆژەی گرنگتریش هەیە. ئەمە مشتێکە لە خەرواری وەزارەتی کارەبا و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چیما بوو باسم نەکردەوە باسی کەیت؟ بەڵێ هەر لەگەر دەستپێکی کابینەی نوێم لە بەرنامەی کاری کابینەی نوێم جەنابی سەرۆکوەزیران ڕایگەیاند کە کابینەکە کابینەیەکی خزمەتگوزاریە و گرنگیەکی تایبەت دەدات بە کەرتی کارەبا. لەو کابینەی بەرهەمهێنانی کارەبا 1890 مێگاوات بەرهەمهێنانی کارەبا زیاد بووە لە کابینەی نوێم. ئەوەش لە ڕێگەی سەرچاوزەکانیان، لە ڕێگەی غازە، لە ڕێگەی نەوتی ڕەشە، لە ڕێگەی ئاوە زیاتری دەکەم لەسەر قسەکانی جەنابەت، لە ڕێگای وزەی خۆرە، لە ڕێگای ئەو غازی کە بە فیرۆ دەچی لە بیرە نەفتەکان محەتەیەکی 165 مێگاواتی لە گەرمیان ئیش دەکا ئێستا لە غازی بە فیرۆ چوو بۆ یەکەم جارە لە کوردستان و لە عێراقش وەکوبەی ئەو محەتەیە دانراوە. هەروەها پرۆژەیەکی دیکە کەتیتە بواری جێبەجێکردن لە زبل و خاشاک، کۆمپانیایەکی ئیماراتیە لە زبل و خاشاک کارەبا بەرهەم دێنی. ئەم پرۆژەیە کەوێتە بواری جێبەجێکردن؟ دەستی پێکردیتە، دەستی پێکردووە لە ماوەی ساڵێک کەمتر لە ساڵێک دەبیا و پرۆژە بکەویتە بواری جێبەجێکردنی. هەم جینگە خاوین دەکاتەوە، هەمش ئینتازێکی کارە باش دەبێت. کەواتە توانم بڵێم ئەوەی ئێوە لە کارەبا کردوتانە شۆڕشێک بووە لە هەرێمی کوردستان؟ خۆی شۆڕشەکە طبعاً لە بیدایەتی ئەو کابینە دەستی پێکردە بە پاڵپشتی وەکو بە جەنابی سەرۆکی حکوومەت و بە چاودێری ڕاستەوخۆی جەنابیان. بەڵێ زۆر باشە. تا ڕێدێکی زۆرە و کێشانەی کارەبا کە هەبوون چارەسەر کراون و کارەبا بۆ بە 24 کاتژمێری. چ کێشەیەکی دیکە ماوە چارەسەر بکرێت لە کارەبا؟ خۆی کێشەکانی چارەسەرکردنی کارەبا زیاتر دەگەڕێتەوە بۆ وێزگەکانی گواستنەوەی کارەبا. خۆی لەگەل زیادبوونی ئینتاج و خواست لەسەر کارەبا پێویستیمان بە وێزگەکانی گواستنەوەی کارەبا دەبێت. مثلا لە ڤۆلتەی بەرز بکرێتە ڤۆلتەی نزم بۆ ئەوەی بە باشترین شێوە بگەینە دەستی هاوڵاتیان. باشە. کاک فارس دەگوترێت لەوەتەی کارەبا بووە بە 24 کاتژمێری، خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی کارەبا کەمی کردووە. مەشمانایەوەیە کە ئاستی هۆشیاری هاوڵاتیان زیادی کردووە. خۆتان هەستان بەمە کردووە؟ بەڵێ لە داتا و ئامارەکان بۆمان دەردەکەوی کە 30 بۆ 40 بەکارهێنانی کارەبا کەم بوویتەوە. ئەوە نەتیجەی هۆشیاری خەڵکە کە کەمتر کارەبا بەکاردێنن. ئەمە بەهۆی پرۆژەی ڕووناکیەوەیە؟ طبعاً بەهۆی وزەی ڕووناکیەوە و وەکو بەی کارێکی نیشتیمانیە، وزەی کارەبا وەکو بەی نیشتیمانیە دەبی هەمومان دەست پێوە بگرین. زۆر باشە. هیچ پلان و بەرنامەیەک هەیە بۆ ڕێکخستنەوەی گۆڕانکاری لە تۆڕەکانی کارەبا؟ ئێستا لە کاتی ئێستادا پرۆژەکانی گواستنەوەی کارەبا لەژێر جێبەجێکردندایە. بۆ نمونە پرۆژەیەکی گواستنەوەی کارەبا محەتەیەکی 132 مێگاواتی 132 کV بە گوژمەی 375 مێگاوات لە جێبەجێکردندایە لە فڕۆکەخانە لە منتیقەی فڕۆکەخانی هەولێر لەگەر پرۆژەی 132 کV وێزگەی بەحرکە. بەڵێ زۆر باشە. کاک فارس لەمە دووە بەرهەمهێنانی کارەبا زیاتر لە ڕێگای گاز و سوتەمەنیەوە دەبێت یاخود وزەی نوێ و وزەی خۆر بەکاردەهێنن؟ خۆی لەو کابینەیە گرنگیەکی زۆر بە وزەی خۆر دراوە. وزەی خۆر ئێستا لە کاتی ئێستادا 140 یعنی 40 مێگاوات کارەبا 40 مێگاوات کارەبا هاوڵاتیان و کەرتی تایبەت و خەڵک بەرهەم دێنی، یعنی پاڵپشتەیەکی زۆر دەکات. بەپێی ئەزمموی ئەو ماوەیە پرۆژەکە سەرکەوتوو بووە تا هەرێمی کوردستان ژینگە و کەشوهەواکەی گونجاوە بۆ بەکارهێنانی وزەی خۆر بۆ کارەبا؟ بەڵێ هەرێمی کوردستان یەک لەو شوێنانەیە کە 300 ڕۆژ لە ساڵێک، یعنی لە کۆی 365 ڕۆژ لە دەرەیە، یعنی دەتوانین ئیستیفادە لە وزەی خۆر بکەین بۆ بەرهەمهێنانی کارەبا. یعنی زۆر زمینەیەکی لە باور و گونجاوی هەیە بۆ وزەی خۆر. کاک فارس ئێستا هەرێمی کوردستان ڕۆی لەوە کردووە کە جگە لەو بەرهەمانی بۆ خۆبژێوی خۆی بەکاری دێنێت بەرهەمی هەناردە دەکات. پێشبینیەوەکەن لە ساڵانی داهاتوو هەرێمی کوردستان بتوانێت کارەبا هەناردە بکات؟ بەڵێ
خۆی ژێرخانی کارەبامان لە کاتی ئێستادا 8200 مگاوات هەر وەک جەنابشت باست کرد بەس ئێمە سوتەمەنی پێویستمان بۆ 4200 مگاوات هەیە دەتوانین سوتەمەنی بەکاربینین و 4200 مگاوات کارەبای لێ بەرهەم ئەوی تر پرۆژەیەک هەیە وەزارەتی سامانە سروشتیەکان بەرهەمهێنانی غاز پرۆژەیەکە وەلا تەوابوون ئینشاڵەتانی هاتی ئەم ساڵە تەواو دەبی 250 میلیۆن متر پێسێجا غاز زیاد دەبی ئەو 250 میلیۆن متر پێسێجایە دەتوانین 1250 تا 1500 مگاوات کارەبای لێ بەرهەمبینین یعنی ئەوەی بەرهەمهێنانی 1500 مگاوات باشە ئێستا خواستی هەرێمی کوردستان چەند مگاوات خواستی هەرێمی کوردستان بە پێی وەرزەکان دەگۆڕێ لە بەرزترین کات لە زستانان پێویستیمان بە 5500 مگاوات کارەبا هەیە زۆر باشە کاک فارس قسەیەکە بوو کە عێراق دەیەوێت سوود لە پرۆژێ ڕووناکی وەربگرێت هەماهەنگیتان چۆنە لەگەڵیان لەم بارەوە هیچ گفتوگویان لەگەڵ کردوون بەڵێ هەفتەی ڕابردوو وەفدێکی حکوومەتی عێراق وەزارەتی کارەبا بە سەرۆکایەتی وەکیلوەزی سەردانی وەزارەتمانی کرد و دەیانەوێت ئیستیفادە لە پرۆژەی ڕووناکی وەربگرێت پرۆژەی ڕووناکی یەک لە پرۆژە سەرکەوتوانەیە کە نەک لە ناوچەکە حسابکە لە دنیا دەنگی دایتەوە ڕۆژێ ڕووناکی زۆر باشە سپاس دەکەم بەڕێز فارس میرخان بەڕێوەبەری گشتی بەرهەمهێنانی کارەبا بۆ وەکالەت لە هەرێمی کوردستان دەستخۆش بەخێر بیت